من ئێستا لە سنتەری ڕۆشنبیریم ساڵۆنی شەقامی جمهوری بە هاوبەشی لەگەڵ بۆردی چالاکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لێرە کۆڕێکی هاوبەشیان هەیە بۆ ناساندن و ئیمزاکردنی کتێبی کەرکووک شاری ئاگر. دیارە ئەم کتێبە لە نووسینی ڕۆژنامەنووس و نووسەری فینلەندی خاتو کریستینا کۆیڤۆنەنەوە کاری وەرجێڕانی بۆ زمانی کوردی لەلایەن خاتو لەنجە ئەحمەدەوە بۆ کراوە. من دیارە بۆ زانیاری زیاتر لەسەر ناوەڕۆکی ئەم کتێبە ئەچمە لای خاتو لەنجە بۆی ناوەڕۆکەمان بۆ بخاتەڕی و باسی ئەوە بکەین فەرموو خاتو لەنجە باسی ئەوە بکەین کە چاپکردنی کتێبێک بە زمانی ئینگلیزی یاخود فینلەندی و وەرجێڕانی کە لەلایەنەوە بۆ زمانی کوردی بۆ کراوە تا چەند گرنگی هەیە و ناوەڕۆکی ئەم کتێبە باسی چیەکات. سپاس بۆ سپاس بۆ ئەم دەرفەتە بێگومان گرنگی ئەم کتێبە لەوەیە کە کەسێکی بێلایەن لە دەرەوە چاودێری ئەکات و ئەینووسێت ئەوە نییە کە لایەنگیری بکات بۆ نەتەوەیەک یان بۆ دینێک یان بۆ ڕەنگێک لە ناو کەرکووکە، چونکە خۆمان نەزانین کەرکووک عێراقێکی بچوو کراوەیە ژمارەیەک لە نەتەوەکان لە ناو کەرکووکە ئەژین کە لە کۆی شارەکانی تری عێراقا ئەژین. لەبەر ئەوە شاری کەرکووک بابەتێکی گرنگە. ئەم کتێبەش کە نووسراوە بە ئینگلیزی دواتر هەر وەرگێڕ خۆی وەریگەڕاوە بۆ زمانی فینلەندی، بێگومانە ئەمە ناساندنێکی زۆر باشی کەرکووکە بە جیهانی دەرەوە بە شێوەیەکی بێلایەنانە. یەکێکی کە لە شتە زۆر باشەکانی ئەم کتێبە ئەوەیە کە بە زۆری گرنگیەوە بۆ ڕووداوانەی کە لە سەردەمی ڕێژەمی بەعسا ڕوویاوە بە تایبەتی بە عەرەبکردن، چونکە خۆمان نەزانین ژمارەیەکی زۆر لە عەرەب لە ناوچەکەیە خۆیان بوونیان هەبووە لە ناو کەرکووکە، بەڵام بەداخەوە ژمارەیەکی زۆر بە زۆر هێنراونەتە ناو کەرکووک، یانی عەرەبی هاوردن نەک عەرەبە ڕەسەنەکانی ناو کەرکووک. یەکێکی کە لەو شتانەی کە لە کتێبەکە باس ئەکرێت باسی لە ڕووداوەکانی دوای 2023 کرێت کاتێک سوپای ئەمریکا هەیەتە ناوچەکەوە کە باسی لە ملانێ و کێشانە ئەکات کە لە دوای ئەوە ڕوئەیەن. یەکێکی کە لە شتە زۆر گرنگەکانی ئەم کتێبە ئەوەیە کە خۆمان نەزانین کەرکووک ناوچەیەکە هەمیشە شتی تازە و گرنگی تیا ڕوئەیات. یەکێکی لەو شتانەی کە لە ناو کتێبەکە ئێمە پێکەوە بەشێکمان بۆ زیاد کردووە بە ناوی کەرکووکی دوای 16 ئۆکتۆبەر. باسمان لەو پێکەوە لەگەڵ نووسەر نووسیومانە باسمان لەو ڕووداوانە کە دووەکە لە دوای 16 ئۆکتۆبەر و لە ناو کەرکووکە ڕوویان ناوە، هەم لە عەرەبکردن هەم لەوەی کە بە شیعەتکردن، هەرەوەی کە چاوی تورکیا زیاتر لەسەر ناوچەکەیە بە تایبەتی لەسەر کەرکووکە، چاوی دەوڵەتە ئیقلیمیەکان زیاتر لەسەر کەرکووکە و کەرکووک نەک تەنها بۆ کورد و عەرەب و فارس و ناوچەکە گرنگە، بەڵکو بە تەواوی جیهان ناوچەیەکی گرنگە، چونکە ناوچەیەکی استراتیژی و هەروەها ناوچەیەکی ئابووری زۆر گرنگە. لەنجە بۆ پێی کە تۆ کاری وەرجێڕانت لەناو ئەم کتێبەیە کردو یاخود لە زمانی فینلەندی ئینگلیزی وەرجێڕاوتە سەر زمانی کوردی کەمە گرنگێکی تایبەتێ لە زاری خاتونێکی فینلەندیەوە باسی دۆخی کەرکووک و دۆزی کەرکووک بکرێت. 16 ئۆکتۆبەر لەکوێی ئەم کتێبەدایەوە ئەو لایەنانەی کە لەم کتێبەدا خراوە تووڕە بە کورتی بۆمان بخەیتە بەرباس. بەڵێ بابەتی 16 ئۆکتۆبەر بەشێکی تازەیە لە کتێبەکە پێشتر لە چاپە ئینگلیزیەکەیانە بۆ پێکەوە لەگەڵ نووسەر بەشێکمان بۆ زیاد کردو بۆ چاپە کوردیەکە بە تایبەت نووسیومانە دەربارەی 16 ئۆکتۆبەر. لە 16 ئۆکتۆبەر ئێمە باسی ئەو ڕووداوە گرنگانەمان کردووە کە لە دوای 16 ئۆکتۆبەر ڕوویاوە و ئەو هۆکارانەمان بە شێوەیەکی میان ڕەوانە و بە شێوەیەکی بێلایەنانە خستۆتە ڕووکە بۆتە هۆی ڕوودانی 16 ئۆکتۆبەر و هەروەها لەگەڵ نووسەراتی سانەوە باسمان لەوە کردووە کە بە شیعەتکردن لە ناوچەکەیە بە عەرەبکردن جارێکی کە لە ناوچەکەیە دەستی پێکردوێتەوە. ئێمەش هیچ کاتێک لە کتێبەکەشە باسمان لەوە کردو ئێمە بەسمان هیچ کاتێک لەوە نییە کە ئەو عەرەبە ڕەسانەیانەی کە لە ناو کەرکووکان مەترسی بن بۆ سەر ناوچەکە نەخێر، ئێمە تەنها بەسمان لەو عەرەبە هاوردەکان کردووە کە هاتوونەتە ناو کەرکووکەوانە. ئەگەنا مەبەسمان لە شتێکی کە نەبووە، مەبەسمان لە عەرەبانە نەبوو کە خۆیان لە ناو کەرکووکە ژیاون و عەرەبی ڕەسەنەی کەرکووکن. بە شێوەیەکی گشتی باسمان لە ناوچەی کاکەیەکان کردو، گوندەکانی کاکەیەکان کە ئێستا ژمارەیەکی زۆر لە گوندەکانیان چۆڵ کراون. ئەگەر لەوێش بژین مەسەلەن چەند خێزانێکی کەم لە ناو گوندەکانیانە ئەژین، بەگشتی باسمان لەوانە کردو لە بەشە تازەکەی 16 ئۆکتۆبەرە. جا بێنەوە سەر ئەو بابەتەی کە کتێبێکی ئینگلیزی خۆت بە زمانی فینلەندی کە لەلایەن ئەم نووسەرەوە نووسراوەتەوە تا چەند خزمەت بە دۆزی کوردەکە لە نێویشدا بە دۆزی کەرکووک و ئەو ڕووداوانەی کە بە بەردەوام باسی ئەوەت کرد کەرکووک لە بەروی شوێنێکی گەرماوە بە بەردەوام ڕووداوی گەرم و بڵێن ئەم بابەتانی لێڕەوەدا. هەمومان نەزانین باشترین شتێک کە بۆ مێژوو بمێنێتەوە مێژووی نووسراوە
کە تۆ شتێک ئەنووسرێت ئیتر ئەبێتە مێژوو بۆ تۆ بەتایبەتی ئەم باسی کەرکووک کە نووسراوەتەوە بە چەند زمانێک نووسراوەتەوە کە من هیوادارم بۆ زمانی عەرەبیش وەربگێڕێت ئەم بابەتە بابەتێکی گرنگە دوجار وەکو مێژوو وەکو دۆکمنت ئەمێنێتەوانە لە ناو کتێبخانەکانی جیهانە کتێبی کەرکووک شاری ئاگر لە سایتی ئەمازۆن ئەتوانێت بیکڕێکات ئەمە بۆ خۆی گرنگیکی هەیە کە تۆ ئەتوانیت ئەم کتێبە لە سایتێکی ئاواوە بەردەستە و بەردەستت بکەوێت کەواتە ئەتوانم بڵێم هەر شتێک کە ئەکرێتە مێژوو گرنگە بەتایبەتی مێژووی نووسراو کە خۆمان نەزانین هیچ کاتێک ناتوانین لەکۆڵی لێ بکەین پاشانیش ئەم بابەتە بۆیە بەلای منەوە زۆر جوان و زۆر جێی بایەخ لەبەرەوەی کە نووسەرەکە نووسەرێکی بێلایەنە لە دەرەوە چاودێری ئەکات نەک ئەوەی کە کەسێکی خۆمان بێت ئەوە بنووسێت و پشگیری و لایەنگێری کەسێک بکات. بە کورتی هاتنی نووسەر بۆ کەرکووک بوو ناساندنی کتێبەکەی کە تۆ وەرجێڕێکش ئەمە تا چەند بەلایتانەوە جێ گرنگ بوو کە ئەو کتێبێک سەبارەت بە بابەتەکانی کەرکووک و ئەو ڕووداوانەی کەرکووکە لە دوای پرۆسەوە تاوەکو ئێستا بەلاتانەوە گرنگ بوو کە بێنە کەرکووک و ناساندنی بۆ لەبەرکە کتێبەکە خۆی دەربارەی کەرکووکەوە هەموو ڕووداوەکانیش دەربارەی کەرکووکەن یانیەوە نییە چەند بەشێک دەربارەی کەرکووک بێت یان تەنها تایتڵەکەی دەربارەی کەرکووک بێ بەڵکو هەموو ڕووداوەکان دەربارەی کەرکووکن لەبەرەوە بۆ منیش و بۆ نووسەری زۆر گرنگ بوو کە بینە کەرکووک مای خۆشحاڵیە کە ئەمڕۆ لێرەین و ئەتوانین لە سێمینارێکەوە هەم کتێبەکە بناسیێنین و هەروەها هەم خەڵکی ناو کەرکووکیش بناسین لە ئاست و چینە جیاوازەکانی ناو کەرکووکە کەمە بۆ خۆی جێگای بایەخ و هەروەها جێگای خۆشحاڵیە بۆ ئێمە. زۆر سپاس بۆ خاتون لەنجا وەرجێڕی کتێبی کەرکووک شاری ئاگر کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمان بوو زۆر سپاس بۆ بەڕێزان دیارە ئێستا کۆڕەکە دەست پێکات وەک ئاماژەمان پێکرد ساڵۆنی شەقامی جمهوری بە هەماهەنگی لەگەڵ بۆردی چالاکەکان ئەساون بە سازدانی ئەم کۆڕە لە سنتەری ڕۆشنبیری کەرکووک بمبەستی ناساندنی یەکێک لەو کتێبانەی کە کۆی کتێبەکە ناوەڕۆکی باسی کەرکووک کات کە بە ناونیشانی کەرکووک شاری ئاگرە لەلایەن ڕۆژنامەنووس و نووسەری فینلەندی خاتو کریستینا کۆیڤن کە کاری وەرجێڕانیشی لەگەڵ لەلایەن خاتو لەنجە ئەحمەدەوە بۆ کرابوو کە کەمێک پێشە باسەکەی خستە ڕوو.